من وەکو هاوڕێیەک شەید ڕەوف دەتوانم بڵێم ئێمە خوێندکاری شەید ڕەوف بوون پارتی ئەوانەی کۆشت سزەکی ئامێدی شەید کرد ڕەوف ئاکرەی شەید کرد بەس ئەوە دەبینن ئێمەمانان لە جاتی وان دە هەندە شەڕ دەکەین دە هەندە ئازاریان دەدەن ئەوان ویستیان ئەو دەنگانە کە بکەنەوە نەیانزانی ئێستا قوتابی خوێندکاری ئەوانە سەنگەریان لێگرتوونە لە ئەوروپا من دەبارەی دەکەمەوە کە ئەوە خۆشیش نییە تحەدای هەموو قیادەی پارتی ماڵی مەلا مستەفا و ماڵی تاڵەبانی دەکەم ئەگەر جورئەت بکەن وەکو 2 ساڵ لەمەوبەر بە کەیفخوان لە شەقامەک بسوڕێنەوە ئەوانە ترسنۆکن ئەوانە بەس بۆ گیانی خەڵکی هەژار ئازانە ئەگەر جورئەتیان هەیە با بفەرمونون ڕۆژێک سیمینارێک بکەن کۆنفرانسێک بکەن وەک کۆن ناوێرن ئەوانە بەزە بۆ گیانینگۆ ئازانە لەبەرەوەی لێرە یاسا هەیە قانونەیە من لەسەر شەید ڕەوف هەندێک زانیاری کاکمەکی باسی کرد کە بە بڕیاری مەسعود بارانی شەید بووە لەبەر ئەوەی شەید ڕەوف تێکەڵاوێکی خێزانیان لەگە ماڵی مەلا مستەفای هەیە لە ژن کەس جورئەت ناکە لە خانەوادەی ماڵی مەلا مستەفا بکوژێتن ئەگەر ئۆکەی ماڵی مەلا مستەفای تێدا نەبیت ئەوە بەس بۆ زانیاریتان بۆیە بڕیارەکە لە خودی مەسعود و نێچی دەرچووە لەو کاتە و دوو من هاوڕێیان یعنی شەید ڕەوف کەسێکی زۆر مەزن بوو بڕوا بکەن ئەگە سلێمانی و شیروان مستەفای وەکو ڕەمزەکی مسەقەفی دادنێ دەبێ بادینان شەید ڕەوف یەکێک لەو منەزرە گەورانەی کورد بوو لە هەر چار پارچە یعنی من نمونەیەک لێرە دەڵێم ئۆجەلان ساڵی 92 کە چوون هەم لە بۆ شەڕی ناوەخۆ کە هەوڵیان دە تاڵەبانی ڕەوانی کردن گوتی بەڵکو شەڕ نەبێتن بەڕاستی یعنی هەوڵێکە بوو شەید ڕەوف وەسید بوو لە نێوان بەرەی کوردستانی و ئەوەی هاتەوە کۆمەڵێک ئەکترائی ئۆجەلانی شێنە ئۆجەلانی شێنە کە شەڕ ڕوو نەدا هەموو هەوڵەکیاندا لەوێ قسەی دەکرد شەید ڕەوف ئۆجەلان گوتی ئەگەر ئەو ڕێکخراوەی توابی ئەمن یەکەم ئەندام ئەم بکە ئەندام ئەوە لەبەر چاوی هەموو ئەوەی بە ڤیدیۆشەیە یعنی ئۆجەلان معجب بوو بە شەید ڕەوفی هەموو ئەم بە خۆم دانیشتبووم لە کۆنگرەیەک جەلال تاڵەبانی گوتی بە شەید ئاراممان گوتی سوود لە شەید ڕەوفاکرێی وەربگریت یعنی شەید ڕەوف ئابووریزانێکی گەورە بوو ڕۆشنبیرێکی گەورەی گەلەکەمان بوو ئەمە لە بادینان کەم هەڵدەکەویتن یعنی ئەگەر بە هەڵە تێمەگەن لە گەرمەی قەیرانی ئابووری هەستان تیرۆریان کرد لە گەرمەی قەیرانی ئابووری کە 92 ئەو کات هەمومان لە بیرمانە تەسەورکەن ئەو پارتیە هەموو هەوڵەکی لەگەدا بیکاتە پارتی تەسلیمیان نەبوو بۆیە تیرۆریان کرد هەموو قیادەی کوردی بەگچکە و گۆرۆ شەرمیان لێ دەکرد لەبەرەوەی ئەوەندە پاک بوو ئەوەندە دڵسۆز بوو کاکمەکی 91 کاتەوە خەڵک هەموو مەسەڵەن کۆسرەت لەگەری بووە نەوشیروان لەگەری بوو مەلا بەختیارەوانە هەموو منازەرەی فکریان پێکەوە دەکرد لەگەر ئەو قیادان لەگە جەلال تاڵەبانی ئەو نێچیرە پێ دەگوت مامۆستا ڕەوف ئاکرەی بڕوا بکەن ئەگەر تەسلیمیان باە دایان کردە ملیۆنێر هەموو پێیان دەگوت بەرپرسی بادنا کەتی لە ڕێکخراوەگەیشی دەکرد هەستە چوزێڕی هەموو خێزانەکەی خۆی فرۆشتە بە ئەو ڕێکخراوەی بەسیم بەوانە نەبیتن لە ڕێکخراوەکی هەژار بۆیە من هەر ئەوەندە دەڵێم شەید ڕەوف ئێمە لە هەولێر بوون دوایین شت باکاتت نەگرم کاکمەکی کوڕەکە ئەوەیە هەر یەک جورئەتی گەورەی شەید ڕەوف سوور دەیزانی شەید دەبی بۆیە بە ئێمەی گوتوتی من دێم بۆ هەولێر تەواو بادینان کەوچی نمایە بەس کاوە و کارزانی کوڕم لە قوتابخانە تەواو بن ئەمن دێن لە هەولێرە دەژین بادینان بوویتە جەنگەڵستان دەیانزانی شەید دەبی 5 ڕۆژ یعنی 10 ڕۆژ کەم بواریان بدا بە شەید ڕەوف قوتارە بوو دەهاتە هەولێر لەبەرەوەی سوور دەیزانی مانگێک کە گرتیان خۆپیشاندانەکە وا بوو هەر چا دەوروبەرمان لە هەولێر گیرا هەموو کەس دەزانێت سەقەت و ئامی شەرناخ هەر چا دەوروبەرمان گیرا 200-300 چەکداری بەرەی کوردستانی بوو چەکیان لێمان ڕاچی شەید ڕەوف ئاڵای کردەوە دروشمی کردەوەتی وەرن لە من بدەن بە دروشم بە پێشکەت هەمووشمان بە پێشکەتی شەید ڕەوفیان گرت ئەشکەنجەیاندا لە کاتێکدا هەموو بەرپرسەکان شەرمەدە هاتە دەرێش بەس لە بەوری بدایەت پارتی ڕێی نەدەدا بە ئازاد بکرێت خودی جەلال تاڵەبانی کۆسرەت کەت بنەدێ کە بەریدا دوای 1-2 مانجی شەیدی کرد یعنی بە بەرنامەش هێنایانە دەرەوە تاوەکو شەیدی بکەن لەبەرەوەی وەکو خۆت گوتی لە ناو زیندانەوە نەبوو من قسەی کۆتایی نامەوێت کاتان بگرم هەر ئەوە دەڵێم هاوڕێیان ئەوەی ئێوە دەکەن ڕابوونە ئەوەی ئێوە دەکەن پارتی هەموو هەوڵی تیرۆری ئەوەیدا ئەو هەموو تێکۆشەرە شەید کرد ئاوە دەنگ
سەر هەڵنەدا دەنجی بادینەکان سەر هەڵنەدا کەچی ئەمن بە خۆشحاڵیەوە دەبینم ئێستاک بادینەکان زۆر لە دەڤەری هەولێر و سلێمانی جەریتر وێرانەتر قسە دەکەن و دەستخۆشیتان لێ دەکەم و من دڵنیاتان دەکەم و دڵنیاتەکەم دەکەم ئەوانە ئەوەندە ترسنۆکن ئەوەندە ترسنۆکن ئێستا لە ناو ماڵەکانی خۆیان کە دێنە دەرێت سەردەینە ئەولەنەوەک یەکێک ئەوەیان بکە لێیان بدە لەبەر ئەوەی مرۆڤی ترسنۆک بێ بیر و باوەڕ مرۆڤی دەست زۆر ترسنۆکە ئێمە لە ئەوروپا دەیان بینین چ واستەیەک دەکەن چ جوابێکمان دەنێرن بەس نەکەوینە دوات وە سەدبارەی دەکەمەوە بۆ ئەوەی باش بزانن کامەی مەسئولی ئەمنی و گەورەی لەو فازڵ مجریمە گەورەی لە هەر یەکەشان ئەگەر جورئەتەکە بابێ لە ئەوروپا سەر دەربینیت دنیایەک ڕێز و خۆشەویستی نەمری بوو هەموو شەهیدانە مژدەی خۆش لە بادینان هەیە کە ئاوا ئەوەی ئێوە دەیکەن من دڵنیام ڕابوونێکی گەورەیە و کاریگەری هەتا لەسەر دەڤەری سۆران هەیە دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە زۆر سپاس کاک قادر زۆر سپاس هێواڵت هێژا کاک قادر هەلبەت هەواڵێکی نێزیکە شەهید ڕاو ئەکرەی بوو ساڵەها ساڵە پێک بە خەباتە کری داخوازش بکرد کوت بەرنامەیدا بێت بەشدار بیجبەر و ماڵباتاوان نەڤیان بەشدار بن ئەنزانم ئەگەر چنە ترسە بەرژەوەندیە ئەستێناگە هەم کەسێکیش مرۆڤی بێتە کوشتنێ بابێ من بێتە کوشتن برێم بێتە کوشتن ئەس ئێدیش چ بترسم ئەمێت بێژن ئەمێت کەینە حەوار ئەوێت ترسن ئێدی ئەم ناترسین ئەوێت ترسن ئەم ناترسین